ئیسماعیل ئیبراهیم مستەفا ناسراو بە دکتۆر ئیسماعیل بەرزنجی لە ساڵی 1970 لە سلێمانی لەدایک بووە. لە سلێمانی نیشتەجێیە. مامۆستای زانکۆ و لێپرسراوی خوێندنی باڵایە لە کۆلێژی زمان لە زانکۆی سلێمانی. لە سەرەتای تەمەنی لاویەوە پەیوەندی بە کاری ئیسلامیەوە کردووە. هەڵگری بڕوانامەی 1. بەکالۆریۆس لە زانکۆی سەلاحەددین لە ساڵی 2000. 2. ماستەر لە زانکۆی سلێمانی ساڵی 2007. 3. دکتۆرا لە زانکۆی سلێمانی ساڵی 2011. 4. پلەی زانستی پرۆفیسۆرە لە زانکۆی سلێمانی لە ساڵی 2022. شارەزایی و لێهاتووی هەیە لە 1. پسپۆر لە زمان و ئەدەبی عەرەبی. 2. شارەزا لە زمانەکانی ئینگلیزی، فارسی، تورکی. چالاکی ڕۆشنبیری و کەلتوری. نووسین، بەشداری کۆنگرە و کۆنفرانسی زانستی کۆڕ و وانەوتنەوە. 1. نووسین و وەرگێڕانی 6 کتێب بە زمانەکانی کوردی و عەرەبی. 2. بڵاوکردنەوەی 15 توێژینەوەی زانستی. 3. بەشداریکردن لە کۆنگرەی زانستی نێودەوڵەتی لە دووبەی، تورکیا، ئەردەن، ئێران. 4. بڵاوکردنەوەی دەیان وتار لە گۆڤار و ڕۆژنامەکان. 5. لە دامەزراندنی یەکەم کەناڵی تەلەڤیزیۆنی ئیسلامی لە ڕانیا پێشکەشکاری بەرنامەی منداڵان بووە لەگەڵ شەهید مامۆستا وریە کەرکووکی. 6. پێشکەشکاری بەرنامەی پەرژێن بووە لە کەناڵی ئاسمانی پەیام. پەیامی پاڵێوراو بۆ دەنگدەران. کورد گەلێکی دیندار و ڕەوشتپارێزە. شایانی ئەوەیە پەرلەمان و حکوومەتێکی هەبێت بە باڵاکانی بپارێزێت. بەڵێن دەدەم توانای زانستی و شارەزاییم بخەمە خزمەتی بەدیهێنانی ژیانێکی شایستە بۆ کۆمەڵگا و بەگژداچوونەوەی هەموو ستەم و نادادیەک. هەر زانیارێکی تری پێویست. خزمەتی زیاتر لە 16 ساڵ وانەوتنەوە، سەرپەرشتیکردن و گفتوگۆی چەندین تێزی ماستەر و دکتۆرا و بەکالۆریۆس لە زانکۆ. خزمەتی زیاتر لە 20 ساڵ و کاری بەردەوام لە بواری ڕێکخراوەیی و کۆمەڵە و سەنتەرەکان. ئەندامی دامەزرێنەری ژمارێک لەو ڕێکخراو و سەنتەرانە. ئەندامی دەستەی نووسەرانی گۆڤاری خاڵ.